ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خوشحاڵم بۆ وەزارێکی تران لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامێکی تری دیالۆگ. ئازیزان، مامۆستایان لە سلێمانی بە تایبەت لە بەشی مەنتیقەی سەوز ئەوە ماوەی 15 ڕۆژ مانگرتنیان لە خواردن کرد. ناڕزایەتیەکان ناگەڕێتەوە بۆ 15 ڕۆژ، زۆر دەگەڕێتەوە بۆ لەوە پێشتر لە 2016ەوە ئەو ناڕزایەتیانە دەستی پێکردووە و ئێستا ئێمە بینین بۆ ئەوە جوابیان نەداونێتەوە گەیشتووەتە مانگرتن. تەمەن مانگرتنەکە ئێستا کۆتایی پێهاتووە بۆەوە وەزعیەتی جسمی ئەوانەی وا لە مانگرتنەکە بەشدار بوون زۆر خراپ بووە و لەلایەن چالاکوانانی مەدەنی و خەڵکی ترەوە داوان لێکردوون کە ئەو مانگرتن کۆتایی پێبێن. بەڵام باسکردن لەسەر مانگرتنەکە بۆچی ئەو مانگرتنەکە کراوە، ناڕزایەتیەکە چییە، مەسەلەی مەعاش لەکوێوە دێت و زۆر پرسیاری تر ئەو ڕێدێنە بەرباس و لێکۆڵینەوە لەگەڵ بەڕێز نەغەدە عوسمان چالاکوانی سیاسی. نەغەدەخان بەخێر بن بۆ بەرنامەیە. سپاسانەکەم بۆم دەرفەتە. زۆر سپاس. داخوازی سەرەکی مامۆستایان چین نەغەدەخان و ئایا خواستەکان هەر داوای مەعاشە یاشتی کێشە؟ ئێمە گەربێنە سەر باسی موچە طبعاً هەر مامۆستانیە فەرمانبەریشە خەڵکی خانە نشینیشە، واتە هەر کەسێکە موچە خۆر بێ لە وڵاتەیە بێبەشە لە بەسیترین داواکاری خۆی بەرامبەر بە ئەرکێک کە بەجێگەێنێ ئەویش موچەیە. مەبەستم ئەوەیە کە اینجا سەر ڕای کە موچە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پەیوەندی هەیە بە بازاڕەوە، پەیوەندەی هەیە بە هەموو سێکتەرەکانی ژیانی وڵاتەکەەوە بە حکمی ئەوەی کە زۆرترینی خەڵک لە عێراق بەعام و لە هەرێمی کوردستان داهاتەکەی لە موچەوەیەت. لەبەر ئەوە ئەبێتە هۆی کێشە و ئەبێتە هۆی ئەوەی کە خەڵک ناڕزایەتی دەربڕێ بەرامبەر ئەوەی کە بۆچی ئەم دەوامەکە بۆچی دەسەڵات بێ دەربەستانە موچەی نایەتە. ئەوەیە ئەو مانگرتنە خەڵکی کێش بووە، هەر مامۆستایان نەبوون. بەڵێ هەتا لە مانگرتوەکانە مامۆستای تیا بووە، فەرمانبەری تیا بووە، ینی فەرمانبەریشیان لەگەڵا بۆ ژنیش و پیاویش. چەندە لە سەدی مامۆستایان لەو مانگرتنا بەشدار بوون؟ هەمویان بەشدار بوون یا بەشێکیان بەشدار بوون لە مانگرتنەکە؟ خۆ دەزانی مانگرتن لە هەموو شوێنێک نوخبەیەکە. ئێمە لە پێشا 13 کەس بوو، دوای بوو بە 13 کەس، دوای ویستیان خەڵکی کەش بێ، بەڵام لەبەر ئەوەی کەرەوەکو لایەنەکان لایەنە پەیوەندیدارەکان لایەنی دەسەڵات خەڵکیکە بێنێتە ناویان بەبێ ئەوەی ئەمان بزانن، ئیتر ڕێگریان لەوە کرد کە خەڵکێکی کە بێتە ناوەوە. ماوەکەش زۆر بوو، خۆتۆ کە خەڵکمانەگرێ بۆ سەقفێکی زەمەنیە، یعنی ئەوە نییە بڵێ ئیتر هەرمانەگرێ. خەڵکیش قوبولی ئەوە ناکا کە خەڵکێک بێ بە زەحیە لە پێناوی بێدەربەستی دەسەڵاتە. تۆ دەسەڵات جواب نایەتەوە، ئێمەش خۆ ناین وەکو موچە خۆرێک بڵێنە بێ ئێوە هەرمان گرن کە ئەوان ئەو ئیسیعدادیان تیا بوو بەڕاستی کە من ڕۆژانە لە بەیانیەوە لەگەڵیان نابووم هەتا شەو کاتی ئەوەی کەیتر خێمەکە داخرێ و ئەوان ئیستراحە دەکەن بەو سەرماسۆڵەیە. خۆ دەزانی لەو کاتەیە بەفرەباری باران بوو، ڕەشەبای بەقووەت بوو، حتا ئەو چادرەی کە ئیعلامەکانی تیا بوو خەڵکی میوانە چوو ئەوە بابردی. لەبەرەوە ئێمەش ڕاستەکەی نامانەوێ ئەوان بن بە قوربانی موچەی ئێمە، ژیانی خۆیان بکەن بە قوربانی موچەی ئێمە، ئێمەش موچەی خۆمانەکەین بە قوربانی ژیانی ئەوە. ئەکرێ پرسیار بکەم لە کێیەوە موچەیان پێ نەدراوە؟ بەداخەوە لە 91ەوە کە دوو بنەماڵە هاتنە سەر حکم کە بە حکمی ئەوەی کە بەڕاستی چە عێراق چە هەرێمی کوردستان بە شۆڕشێک کۆتایی نەهێنا بەدەسەڵاتی حیزبی بەعس. ئیتر ئەوە بوو ئینتیفازەیەک بوو حکوومەتی ئەمریکا و غەرب بەوەی داگیرکردنی کوێتەوانێ لە عێراقیان ناو ئیتر سوپای عێراق و حیزبی بەعس و بە تایبەتی کە خەڵگەڵێ سەدام ئەمە بێهێز کرا کە کاتێ بێهێز بوو ئیتر دەرفەت هاتە پێشەوە بۆ خەڵک کە پەلاماری مۆڵگەکان و هەر شارە لە شوێنی خۆیەوە پەلاماری قواتەکان و سیاست و منەزەماتی حیزبی بەعس باو. ئیتر ئەوە بوو کە لە هەرێمی کوردستانە کۆتایی پێهێنرا، بەڵام بەداخەوە لە عێراق مایەوانێ بە خۆیان هاتەوە تۆزێ قەیناکە سست بوو،
بەڵامی تر جارێکی تر لە ناو لە حکوومەتی عێراقیە حزبی بەعز دیسانەوە بۆ بە خاوەندە سەڵات و بەڵام لە هەرێمی کوردستانە کۆتاییمان پێهێنان ئەویش خەڵک کردی بەڵام بەداخەوە هەرۆکو وڵاتەکانی ترکە چۆن لە غەربەوە بە تایبەتی ئەمریکا کە ئەو کاتە باڵادەستی یەکەم بوو خۆی تەکبیرەکەی خۆی کردبوو کە یەکێتی پارتی بێنێ وەکو چۆن خومینی بۆ ئەو شۆڕشە گەورەی بەزان شۆڕش بۆ شەڕشە گەورەی ئێران خومینی هێنا پێی دامرکانەوانێ هەموو ڕنج و هەموو ئەو شۆڕشە گەورەی لە بنهێنا بە خومینی لێرش بە یەکێتی و پارتی لە بنی هێنا ئەوەی کە زۆر زۆر ئەستەمە ئەوەیە بەداخەوە ئێمە دوو بنەماڵی ناسیۆنالیستی دواکەوتووی خاوەن بەرژەوەندی سەرمایەدار حکومانەکە کە لە دروستبوونی خۆیانەوە یەکێتی و پارتی دوو بنەماڵن لە دروستبوونی خۆیانەوە کێشەیان باسەکەمان لەسەر هەڵسوکەوتی ئەوان نییە بەبەستمەوەیە شارەکەمەوەیە ئایا ئەوان لەکەیەوە موچیان پێ نەجراوە کەوتووی نەتەژێر دەستی ئەوانەوانێ لەبەرەوەی ئەوان هەر خۆیان کێشەیان هەبووە اینجا چۆن ئەتوانن بەیەکەوە حکوومەتێ دروستکەن کە بتوانن موچەی خەڵک بن لە نەوەویەکەوە هەتا وەکو چەند سە تا 2003 هەتا نەمانی حکوومەتی عێراقی هەتا وێرانکاری عێراق لەلایەن ئەمریکاوە کە کاتێ حیزبی بەعز نەما و هەتا 2003 کە ئێمە پارەمان چووە سەر دەوڵەتی عێراق حکوومەتی عێراق ئێمە هەروە موچەمان وەرگرتووە هەر بە 2 مانگ بە 3 مانگ جارێ موچەمان وەرگرتووە جارێ چەندین ساڵیان چێ بەرپرسە لە بەرامبەر موچە ئایا حکوومەتی ناوەندە یاکو هەرێمی کوردستان خەڵکەوتوتە بەر ململانەی بەرژەوەندی و سیاسەتی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم کە خۆیان پێگنایەن منستم باسی ئەوە بکەم لە دوای ئەوەی کە 2003 حکوومەتی بەعز نەما هەتا ئێستا عێراق ئەو هێز بەکارهێنێ کێ هێز بێ شیعە بەتایبەت کە هێزە ئەمە حکوومەتی عێراقی بەڕێوە ئەبا میلیشیایان هەیە ئەمانە لەگەڵ حکوومەتی هەرێمە دەست لە دەستن و ناتوانن هەتاسە حکوومەتی کامپێک نێنا بتوانن موچە سابتکەن بتوانن ئیستیقرار بۆ خەڵکی عێراق و بۆ هەرێم دروستکەن ئەمە هۆکارەکەیە ئەوانە بەرژەوەندیان زۆر زۆرە هەم هەرێم زانی چۆنە نەغەدەخان لەسەر پرسیارەکانمان بمێنینەوە مەبەستی منەوەیە حکوومەتی ناوەند پارە نانێرێت یا پارەی ناردووە نەهاتووە بۆ ئەوانەی وا مەعاشەگرن بۆ فەرمانبەران بۆ مامۆستایان پارەی نەناردووە حکوومەتی ناوەند وایە پارە ئەنێرێ پارە ئەنێرێ بەڵام حکوومەتی هەرێم یا چارەکە موچەی یاویتە تێ یا ئەوەتە لە سابیست و لە ساهژدەی لێ بڕێوی اینجاش هەموو ساڵێکیش 3 موچەی نەی یاویتە تێ بێجگەلەوە 3 دانە موچەی نەیاویتە تێ هەمیشە هەموو ساڵێ 10 و 11 و 12 کەس نەزانیوە چی لێ کردووە یا ئەوە تا حکوومەتی ناوەند ناینێرێ بۆ کاتێک حکوومەتی ناوەند ناینێرێ لەبەر ئەوەی کە داوای داهاتەکانی هەرێمەکە مەسەلەن پارەی نەوت پارەی نانەوتی ئەو داهاتانی کارەبایە ئاوە زەریبەیە ئەمانە تەبعەن داهاتیان هەیە داوا ئەکا ئەڵێ تۆ بێ ئەم پارانە بنێری بۆ عێراق بخیتەوە سەر خەزێنەی عێراق اینجا ئێمە پارەکە دابشکەینەوە بەسەرەوە عێراقا لە زمنیا هەرێمی کوردستان بەڵام ئەمان ئەم جوابە نایەنەوە اینجا کەس نازانێ ئایا ئەمان ناینێرن یا ئەوان کەمتر خەمن لێرە خەڵکیان دوخستۆتە دۆخێکەوانێ خەڵک نازانێت چی ئەگوزەرێ لە بینی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمە حکوومەتی عێراقڵێ پارەم نردووە ئەمەڵێ ناینێرێ باشە ئەگەر وایە مانگرتنەکە بۆچی لە بەشێک لە هەرێمی کوردستان بەڕێوە چێت یعنی ئێمە بینین لە بەش بە تایبەت لە بەشی زۆنی زەرد ئێمە نایبینین مەسەڵەن مانگرتن بێ ئایا ئەوان مەعاشیان وەرگرتووە ئەوان موچیان بۆ چووە یاکو نەخێ بۆ هەر بۆ ئەو لا نەچووە ئەوە ناتوانێت ئەوەش بسەلمێنێ کە ئایا هەرنەی نادووە گەرنی هەرنەی نێرە خۆ خەڵکە بەچی بەڕێز کاتێک هەبوو مەسەلەن لە دوای 2003 بودجێکی لە ساحەڤە بۆ هەرێمە هاو پارێکی زۆر بوو هەتا وەکو 2014
هیچ کێشەیەکی موچە نەبووە تا مانگ ئەخیری 2013 واتە لە مانگی 2014ەوە خەڵک کەوتە گێژاوێکەوانەیە لە دوای هاتنی داعش شەڕی داعش ئیتر خەڵک کەوتە ئەو ململانەی موچەوەرنەگرتنەوە بەرامبەر بەدەسەڵات حکوومەتی عێراق موچەی نەئەنارد ئەمانیش پارەکەیان وەکو ئەوە لەبەرەوەی کە ئەمان پارەکە تەوزیع ناکەن بەڕاستی کەس نەیزانی ئەم کێشە گەورەیە بۆ نرایەوە بۆ موچەخۆر خۆ موچەخۆر دەوامی خۆی کردووە بەڵام ئەمان بودجەکەیان حکوومەتی عێراق بودجەکەی دابەزان وتی بن ئەو هەموو بودجەیە نانێرم بۆ کوردستان کردی وابزانم بە لە سا 12 کە بوو بە لە سا 11 لە سا 11 ئیتر 12 شتێ وەلحاصڵ لە 2014 حکوومەتی عێراقی لە دوای داعشەوە وتی من بودجەکە دائەبەزێنم کە وتی دای ئەبەزێنم ئیترەمانیش داهاتیان نەئەنارد لەبەر ئەوە بوو بە کێشەیەکی گەورە لە بینی حکوومەتی عێراقی و لە بینی حکوومەتی هەرێمە لەم ناوەیە کێتیاچوو موچەخۆر تیاچێ بازار تیاچێ کە موچەخۆر ناتوانێ شت کڕێکە ناتوانێت کاسبکاران بەردەوام بێ وەڵحاصڵ دۆخێکی زۆر زۆر ئاڵۆز و ناخۆشیان هێنایە پێشەوانەیە دوای ئەوەش کە 16 ئۆکتۆبەر هاو ئەوە بوو کە ڕیفراندۆمەکە بوو ئیتر ئەمە هەلێکی خستە بەردەستی حکوومەتی عێراقی کە پارەی نەوت نێڵێ نەوت لە کوردستانەوە بڕوا کە هەموو شتێکی لە حکوومەتی هەرێم گرتەوانێ ئەمەش بووە بە هۆکارێکی ئەوە کە نەوت نەڕوا بوو بە کێشەیەکی گەورە دیسانەوە لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیە ئەمەش هەر عینەن شت دیسانەوە موچەخۆر باجەکە یا لەبەر ئەوە ئیتر خەڵک بایکۆتی دەوامی کرد بە تایبەتی مامۆستا اینجا فەرمانبەران دەوامی تەواوەتیان نەکرد یا دوو ڕۆژ یا ڕۆژێ یا جاری وا هەبووە فەرمانبەریش هاو شێوەی مامۆستایان دەرگای فەرمانگەکانی داخست و ئیتر دەوامی نەئەکرد اینجا سەر ڕای ئەوە ناڕزایەتی سەرجادا کە لە 2011ەوە لە 2011 بۆ لە 2011 هیچ کێشەیەکی موچەمان نەبوو بەڵام خزمەتگوزاری نەبوو نەوت کارەبا نەبوو ئەو نەبوو هیچ خزمەتگوزاریەک نەبوو موچە هەبوو بەڵام ئەو کاتە خەڵک هەراتە سەرجادەوە بوو ناڕزایەتێکی گەورە لە حەفەی شوباتی 2011 دروست بوو لە 2016ەوە دیسانەوە خەڵک هاتەوە سەرجادە ڕۆژی وا هەبووە بە دەهەزاران موچەخۆر هاتوتە سەرجادە بۆ ئەوەی داوای موچەکەی بکا لەبەر ئەوەی کە موچەی کرد بە چارەکە موچە یعنی ئەگەر تۆ ملیۆنێک بووە موچەکە و 250,000 دینار دووەرەگرت بەشی هیچ شتێکی نەئەکرد بازارش هەتا بەهاتە بەرزە بۆ خۆ خەڵک کرێخان و ئەیا خەڵک پارەی مۆلیدە ئەیا ئەم پارەیە بەشی هیچ شتێکی نەئەکرد اینجا لە ئەخیریشە 3 مانگی موچە لێ ئەبڕیت موچەکەی نەئایەتە ئەمە زیاتر خەڵکی تووڕە کرد کە گەیانی بەوەی کە لە 2025 مامۆستایان بڕیاری ئەوە بن لەگەڵ فەرمانبەران کە ڕێگەی مانگرتن بگرنە بەر و خۆیان لە خواردن بێبەشکەن بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێم ناچارکەن بەوەی کە یاوەتە ئەبێ واز لە خەڵک بێنن بەجێی هێڵن یا ئەوەتە ئەبێ لەگەڵ حکوومەتی عێراقا ڕێکەون بۆ ئەوەی خەڵک موچەکانی ون نەبێ بۆی خەڵک بە خۆشگوزەران بژی چونکە تۆ بژێوی ڕۆژانە و پەیوەندە بە موچەوە داهاتەکە موچەیە بازار هەر پەیوەندە بەوەوە ئەمە هۆکاری ئەوە بوو کە کۆمەڵێک نخبێ لە خەڵک بڕیاری مانگرتن بە خۆیان لە نان خواردن بێبەشکەن خۆشبەختانە ئەم مانگرتنەش خەڵکی شاری سلێمانی هەمووی پێوەی ئاڵا هەمووی لە هاتنە سەر شەقام هەموو ڕۆژێ هاتن بۆ لای مانگرتۆکان پشتیوانی داخوازی مانگرتوانیانە کرد خەڵک ئەلبەتە چینە سەر ئەوە چەندانە ڕوونکردنەوە بدەین مامۆستایان بەگشتی لە زوونی سەوز لە ساڵی 2016ەوە دەوامیان نەبووە بۆ بەڕێوەبردننی خوێنکاران نەچوونەتە سەر کلاسەکان لە 2016 نەچوون ژمارەی خوێنکاران چەندەیە ینی زۆرن ئەگەر ئەزانن زەحمەت نەبێ پێما بڵێن ژمارەیان چەندێک زۆرە بە هەزارانە سەر و لەوانەیە 20,000 زۆرە وەلحاصڵ بەپێی مەسەلەن هەموو ڕادەکانە ینی لە سەرەدای ابتدایی تا زانکۆ هەیە
زۆر زۆر بەڕاستی ژمارەکە ئەوانەی زانکۆش هەر نەچوونەتە دەوام شتیوە زانکۆش طبعا زانکۆش لەبەرەوەی ئەمە جگەلەوەی زانکۆ مامۆستاکانی کە موچەوەر ناگرن خوێنکاری زانکۆ هەیە کە لە بەشە ناوخۆکانن ئەوانیش هیچ پێداویستیەکان نەبوو ئەوانش جوابگۆ نەبوو بە هیچ داخوازیەکانیان کە زانکۆ جیاوازە لە خوێندنی ئیبتیدایی و متەوەستە و عەدادیە داخوازی تریان هەیە ئەمانیش بۆ خۆیان ناڕزایەتێکی گەوریان باش ئەو مناڵانە چیەکەن ئێستا یعنی ئەو خوێنکارانەی سەچیەکەن کاوانەی وا ئەچنە بەشی حکومی و لە بەشی حکومی یان خوێن ئێستا کە خوێندن نییە مامۆستایان ناچنە سەر مەکتەبوانە چیەکەن ئەو خوێنکاران جاران خەڵک لۆمەیەکی مامۆستایان یەکرێ مامۆستای جۆنایەتە تەلەبەی فەقیر و ژار و تەلەبەی کەرتە تایبەتەکانە خوێنن بەڵام ئێستا خەڵکیش ئەوە ناڵێ بۆچی لەبەر ئەوەی کە ئێمە تێمان گەیانن ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان کەسێک هاو ئیشێکی لە ماڵێکا بۆ کەسێک کرد کرێکارێک هاو ئیشێکی کرد بە خۆڕایی مامۆستاش ئەتوانێ بە خۆڕایی بچێ دەرس بڵێتەوە تۆ خوێن مامۆستاش موچەخۆرە کارەکە ڕاستە مامۆستایە ڕاستە بە هەزاران هەزار خەڵک لە ملی ئەوە خوێندنەکەی لە ملی ئەوە بەڵام آخر هەر کەسێک بێ منیش من فەرمان بەرم منیش ئەوە نەناچم بۆ دەوامەکەم منیش یەک دوو ڕۆژە چم لە هەفتەیەکە یعنی هێرەوە نیە بڵێ خوێندنگاکان شەلەلیان هێناوە دائیرەکانیش بە هەمان شێوەیە ئەی معقول نییە من بچم بۆ دائیرە هەموو ڕۆژێ بەیانیان ماڵ بەجێڵم مناڵ بەجێڵم بەڵام بڕۆم و مانگێک داوام کەم لەسەری مانگە ئەوەی چاوەڕوانی مۆری نەگرم ئەوەی کە من کاری بۆ ئەەکەم پارەیە وەری نەگرم بەڵام کێشەکە ئەوەیە کە خوێندنگا زۆر زۆر زەحمەتە تۆ جیل لە دوای جیل کە پێی ئەگەیەنی بە قسەی مامۆستاکان مەسەلەن تەلەبەی یەکی ئیبتیدایی ئێستا لە 5 ئیبتیدایی حرفەکان بە تەواوەتی نازانێ بۆچی خۆکەم نیە تۆ لە 2016 هەتاکو 2025 9 ساڵەکات وایە 9 ساڵ زیاترەکە ئە تۆ چەنەها ئەمە مەراحلە چەندین جیل 1 و 2 3 ئیبتیدایی خوێنێ کە بناغەیە بۆ مەکتەب ئەکە هیچ فێر نەبێ دوای چ جیلێ پێگەیەنی بەڵام ئەمە لە ئەستۆی مامۆستا نیە لە ئەستۆی دەسەڵاتە کە جوابی مامۆستایان ناتەوە کە ئەمە لە هیچ شوێنێکی دنیاە بەداخەوە هەتا ئێستا نەماندی هەتا لە مانگرتنەکەیان نەماندی وەزیری پەروەردەوە هیچ لەسەر بەدەسەڵاتی زۆنی زەردە بەڵام مدیری پەروەردەکەی سلێمانیش لەبەرەوەی کە ڕەبتی هەیە بە وەزیری پەروەردەکەەوە هەر نەهاو یەک لە حزەش کۆمێن تێبا بە مامۆستاکان هەلو بەڵێ دەنگی بەڵێ ئێوە هەن بەداخەوە کارەبا کوژایەوە زۆر باشە بەردەوامە بین هەتا ئێستا جوابێکی پێنەبوو کۆمنتێکی پێنەبوو ناوسەردانێکی مامۆستای مانگرتوەکان بکە بڵێ من لە پشتانم هەر بە قسەش نەهاتە پشتیان دەسەڵات نەهاتە پشتی مانگرتوەکان ئەوانش کە خۆیان بابەن و بڵێن هاتین ئێمە سەردانی مانگرتوەکانمان کردووە یەک کەلیمەیان پێ نەبوو بۆ مانگرتووان نیان و ئێمە لە پشتی ئێوەین ئێمە هەوڵێگەین بۆ ئێوە کە ئەو خوداخوازیانەی کە هەتانە بۆتان جێبەجێکەین بەداخەوە لە هەر شوێنێکی دنیاە بواە مدیر عامی پەروەردەش و وەزیری پەروەردەش وازی لە پۆستەکەی خۆیە هێنا بۆ پشگیری لە مانگرتوان و بۆ خەڵکی ناڕازی ئەوەی کە لە زۆنی سەوزە خەڵک ئەتوانێت جوڵەیە بکە خەڵک ئەدوانێت داوای مافی خۆی بکە کە بەداخەوە تا ئێستا ناڕزایەتیەکانی ئێمە بە سلێمانیەوە بە هەر شوێنێکەوە پەرتە مەسەلەن تا ئێستا ناڕزایەتێکی جەماوەری ڕێکخرا و ئامادەکار نییە خەڵک ئەوە نییە بڵێ جەماوەرەکە هەمووی خۆی سەر و بابەتە نەغەدەخان ئایا ئەوە نقابەیەکی مامۆستایان هەیە ئەمانە پێکەوە کە شوێنێ بن لەوێ یەگرتوو بوون قسە و باس بکەن بەرنامەدا بڕێژنیا هەچ کەس بۆ خۆی دێت و لەو مانگرتن و لەو ناڕزایەتیانە بەشداریەکە چۆنە بەداخەوە هەموو توێژەکان نیقابەیان هەیە سندیکا هەمووی سندیکای هەیە بەڵام سندیکاکانی ئەم هەرێمە هەرێکە سەر بە دەسەڵاتێکە سەر بە لایەنێکە مەسەلەن سندیکای لە سلێمانیا سندیکای مامۆستایانی لێبێ
سەر بە گۆڕانە، سەر بە یەکێتیە، سەر بە پارتیە، سەر بەنەوەی نوێ پەرتە. ئەوە زۆنی زەرد ئەوە هەر باسی مەکە، لەوێ لەوانەیە هەر سندیکا هەبێ سەر بە پارتی بێ و ئیتر هی خەڵک نییە. تۆ سندیکا ئەبێ لە هەر شوێنێ هەبێ، ئەگەر هی مامۆستا بێ، ئەگەر هی مهندسین بێ کە لێرە وایە، ئەگەر هی فەرمانبەران بێ، هی پزیشکان بێ، ئەبێ هی تەندروستی بێ، ئەبێ هەمووی بێ بە یەکەوانێ دیفاع لە توێژەکانی خۆی بکە. بەداخەوە لێرە ئەمە نیە، ئەبێ خەڵک خۆی بێ دیفاع لە مافەکانی خۆی بکە. مامۆستا خۆی دیفاع لە مەبەستیەوە ئەوەیە کە لە شوێنێکەوە لایەنێک هان نەدراوە، هانی ئەو مانگرتوانی ئەو خەڵکی نەداوەکەمان بۆ خۆیان پرسیارێکی کە نەغە دەخان بە داوای لە بن پرسیار. ئێوە لە قسەکانتان ئاماژەتان بەوە کرد کە کەرتی تایبەت هەیە. کەرتی تایبەت ئەو ماوەیە لە 2016 تا ئێستا ئەو بۆ خۆی هەر بەردەوام بووە، وانە؟ بەڵێ لە کەرتی تایبەت لەبەرەوەی کەوە نیە بڵێ هەمووی سەربەدەسەڵاتەوە هەمووی خەڵکی دەوڵەمەنە، لەبەر ئەوەی خەڵک ترساوە لەوەی کە مناڵەکەی خوێندنەکەی لێکی زەچێ یا ئەو خوێندنگا حکومیانە لەو ئاستەیان نییە کە مناڵێکی خوێنکار مناڵێکی ئامادەکرا و پێشکەشکا بە کۆمەلگا سبێنێ ئەچێتە هەر دانیشگایەک مناڵێک بێ مەسەلەن ئاستێکی خوێندنی باشی هەبێ، لەبەرەوە هەیە زۆرێک هەیە هەر لە قوت و لە ڕۆژانەی خۆی ئەگرێتەوە بۆ ئەوی مناڵەکەی بنێرێتە کەرتی تایبەت بخوێنێ. ئەمە هیچ مناڵی خەرجی کەرتی تایبەت چنێکە، یعنی ئەوەی وا بێ مناڵەکەی بنێرێ بۆ کەرتی تایبەت چنێک ئەبێ بدات بۆ مناڵەکەی بتوانێت بخوێنێت، پارەکەی چنێکە لە هاچکایە. ئێستا خەڵگە لە ڕۆزەوە مناڵەکە ئەنێرێتە تایبەت بەلایانی کەمەوە لە ساڵێکە ئەگەر ڕەوزە بێ بەلایانی کەمەوە 3 ملیۆن دیناری بۆ سەرفەکە، ئەگەر ئیبتیدایی بێ 5 نازام 4-5 ملیۆن دینار کەمتری تێناچێ بە پێی مەراحیلەکان. اینجا تاکاتە زانکۆ، لە زانکۆ هەر پارەیەکی زۆر بە پارێکی زۆرە خەیاڵیە کە سەرفی ئەەکەی لە مناڵەکە، بەڵام خەلەلەکە لەکوایە؟ تۆ ئەم هەموو پارەیە لە مناڵەکە تا سەرفەکەی لە ڕەوزەوە ئەینێریتە مەکتەبی تایبەت هەتا زانکۆی پێتەواوەکەی سەدان زانکۆیان کردوتەوە، بەڵام بەداخەوە ئەم هەموو زانکۆیە تەنها بۆ ئەوەیە گیرفانی خەڵکی پێبەداڵکەنەوە و گیرفانی خەڵکی پێدا دەکێنن. بۆچی؟ لەبەرەوەی تۆ مناڵەکە قوتی دەمی خۆتەگریتەوانێ هیچ ناکەی پارە بۆ مناڵەکە سەرفەکەی، بەڵام کام کولیە تەواوکە زۆر مهم بێ بە سەدان تەلەبە کە پزیشکیان تەواو کردووە، کە ئەندازیاریان تەواو کردووە و باقی کولیەکانی کەیان تاوکە هەمووی لە سوچی ماڵەوە تووشی نەخۆشی نەفسیە بن و بێتاقە دەبن و یا سەری خۆیان هەڵەگرن کوردستان بەجێڵن ئەڵێ ئێمە چی بکەین لەم هەرێمە چەند ساڵ خوێنومانە دایک و باوکمان زەحیەی بۆ یاوە بە ژیانی خۆی بە گوزەرانی خۆی بە خۆشی خۆی بۆی کە ئێمە لە ئاستێکی باشە خوێندەکەمان تاوکەین، بەڵام بەداخەوە ڕاست ئەوان خوێندن تەواوکن، بەڵام ئەوانیش بێ بەشن لە هەموو مافێ هەر حاڵیان لە ئەخیرە حاڵی ئەوەیە کە حکوومێکە تەواوەکە، چونکە لە حکومیژە خەڵک مەسەلەن دایما خوێندن لە سێم تەوەستە و لە 6 لای ئێمە 6 ئامادەیە کە دوای ئەوە دەرەجای هەنیتی و ئەچیتە زانکۆ ئەوانە هەیە مەسەلەن 3 هەیە و 6 هەیە دوو هەوا ئەوانەی تر مەکتەبیان نییە، بەڵام تەلەبەی 6 و تەلەبەی 3 ئەو دوانە کە ئێمە پێڵین بە کەلۆری ئەم دوانە هەیە. ئەم دوانە ئەگەر 4 سانەوی نەخوێنەوە گەر 5 بخوێنێ چی لێ دەرەچێ؟ ئەمەش هەمووی دایک و باوکیان لە حکومیەکەش هەمووی مامۆستایان بۆگرن، هەموو هیلاگە بن پێوەی ئەگەر نەشیان نێرنە تایبەت، بەڵام لە شەشەکە دایک و باوکەکە وێران ئەبێ لەبەرەوەی مناڵەکە هیچی نەخوێنەوە کە گەیشتۆتە 6 سانەوی، لەبەرەوە ئەوەش دایک و باوکە کار بە پارە بۆ یەکڕێ کڕینە هەمووی بۆ بە بەرژەوەندی بۆ بە بەیع و شەرە بەداخەوە لەژێر دەسەڵاتی دوو بنە ماڵەیان هەرچی بەڵام مناڵی خۆیان وەرە ئەم ساڵ جامعەی تەواو کردووە یەکسەرێکا بە بەرپرسێ لە وڵاتان بە پرسی هەمویان زانکۆیان هەیە، هەمویان معاملیان هەیە، هەموو شتێکیان هەیە لە هیچدا نامێنن، سەفەر و سیاحەتی خۆیانەکەن بە بەردەمی خەڵکا تۆ نان نییە بیخوا ئەوان
بە خۆشترین شێوە ئەژین وەکو ئەوانەی ئەوان جەرگیان هەبێ ئەم عالەمە بەردیان هەبێ. بڵێ ئەلبەتە وتم ئێمە باسی چۆنیەتی ئێستەی هەرێمی کوردستان ناکەین چونکە ئەکرێ بەسان بڵێنەوە ماوەیەکی زۆریش نییە کەەوە هەڵبژاردن بووە خەڵکاتداریان کردووە مەبەستمەوەیە ئەگەر بینە سەر ئەو مۆزوع بەحسێکی جیاوازە زیاتر بڵێ زیاتر لەسەر مەسەلەی ئەم مانگرتنە ئەڕۆین لەلایەن حکوومەتی ناوەندەوە نوێنەرانێک هاتن بۆ ئەوەیە بۆ لای مانگرتنەکان و هەروەها لە هەرێمی کوردستانیش لە بەشی منتەقەی سەوزیشەوە هەر هاتن ئایا ئەوە توانی هیچ گۆڕانکاریەک کە ئەوانەی وال بە تایبەت لە حکوومەتی هەرێمەوە لە ناوەندەوە هاتن هیچ شتێکیان پێ بوو بۆ خەڵکە؟ نەخێر بەداخەوە ئەوان هاتبوون بۆ ئەوەی کە بڵێن ئێمە ئەوان وامرن لە برسا ژیانیان ئیتر بردەوەدە کەوت بۆ خەتەرەوە ئەوان تازە بە تازە طبعاً لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی کووردا هاتبوون ئەندام پەرلەمانی کوردیان لەگەڵا بوو هی حیزبەکانی تر بە تایبەتینەوەی نوێی تیا بوو هاتبوون بڵێ ئێمە جارێ لیژنە دروست دەکەین و ئەمە ئەەکەین و ئەوە ئەەکەین وەلحاصل فترێکی زۆر بخانێ کە هیچ جوابگۆی کامپێنە بڕۆنەوە هەتا ئەمان ژیان لە دەست دێن اینجا ئەمان کار لەسەر مانگرتووان و داواکاریەکانی مانگرتوو بکەن بەداخەوە هیچ وعدێکیان نەیە تەنها ئەوەیان وت کە ژیانیان ئێمە پشتیوانیتان لەکەین پشتیوانی ئەوەیە تۆ بێ ئەو مافانەی ئەوان ئەو داخوازیانەی ئەوان وعدێکیان پێبێ وعدەکەش لە ساسە جێگیر بێ نەک ئەوەی بڵێ ئێمە ئێشتا ئەڕۆینەوانێ بۆ عێراق لەگەڵ حکوومەتی عێراقیا قسە ئەەکەین هەتا ئێستاژەوە چەند ڕۆژە نەجوابێکیان پێبووە نە هیچ شتێکیان کردووە نەموچەی مانگی دوانزەکەی کێ لە داخوازیەکانی مانگرتۆکان موچەی مانگی دوانزە بوو دووهەمینی تەوتین بوو کە بە نیشتیمانیکردنی موچە بۆ کە موچە بچێتە سەر حسابێک و ئیتر ئەمەنە مانگانە موچە نەبێ بە خەبەر عاجل نەبێ بە خەبەری بەپەلا دەنگە و باسی بەپەلا موچە لە هەموو دنیا ئەیرێ کەس بە کەس نازانێ ئەچێتە سەر حسابی بانقیەکەت و مۆزەف هەر ئاگای لێنێ موچە خۆر هەر ئاگای لێنیە ئەگەر دەوڵەتیە ئەگەر تایبەتە خۆتان نەزانن حتا لە هەموو شوێنێکی دنیاە تقریبن ئەمە وای لێ هاتووە بەڵام لێرە هەتا بێت و ئەچیتە دواوە هەتا بێ مافەکانی خوراوە بەڵام بەداخەوە ڕۆکوتم ئەبێ ئێمە ناڕەزایەتیەکانمان بە ئامادە بەکار بکەین بە پلان بکەین ڕێک خراوی کەین لەژێر سایەی سیاسەتێکە هەمووی کۆکەینەوە بزانین داوای چی ئەەکەین ئێمە لە زۆنی سەوزە کە تۆ باسێکە لە زۆنی سەوزە ئەوە نییە کە بڵێ ئێمە زۆر بەختەوەرین بە هەوەسی خۆمان داواکاریەکەین بە هەوەسی خۆمانێنە سەرجادە هەموو ساڵێ لە شاری سلێمانیا کە خەڵگێتە سەرجادە لێشمانە کوژرێ لێشمانە ئیرێ لێشمانە گیرێ لێشمان بێسەر و شوێنەکرێ ئەو لا ڕاستە ئەو لا هەر نیکەن ناتوانن لەبەروی ناتوانن دەم بکەنەوە بەڵام شاری سلێمانی خۆی وا هەڵکەوتووە خەڵکێکی تایە کە ناتوانێت چاو لە ڕاستیەکان بنوقێنێ خەڵکێکی تایە کە ناتوانێت چاو لە داخوازەکانی خۆی داخە بەڵام بەداخەوە ئەمی شەر هەمووی نییە بەڵێ زۆر جار باسیەوە کرێ کە لایەنی سیاسی یانەوێ ئەو مانگرتنە بکەن بە حزبی بیکەن بە سیاسی ئایا دەستێکی شاراوە لە پشتیەوە هەیە یاکو ئەوە نەخێوانیە ئێمە هەمومان نەزانین ئەوەی کە مەسەلەن تۆ مانگرتن لەوانەیە من خۆم ئەگە بڵێ نۆرەبان بگرێ لەگەڵی نەبم لەبەرەوەی کە تونگوتیژی هەر تونگوتیژیە چ بەرامبەر خەڵک بێت چ بەرامبەر خۆت بێ هەر تونگوتیژیە لەوانەیە من لەگەڵی نەبم بەڵام لە کاتێکا کە پۆلێک نخبەیەک بڵێ من ئیتر دەستی پێکرد تۆی پشتیوانی لەکەی خەڵک زۆر باز لەواکە کە ئەمانە خەڵکیان لە پشت بێ و ئەمانە بەڵام من هیچم لەوانە نەدی کە خۆم وەکوتم و زۆرێکیشیان ئەیان ناسم کاری ترمان کردو بەیەکەوە ناڕزایەتیمان کردو بەیەکەوە مەسەن لە ڕێکخراوەکانە بەیەکەوە بووین ڕەبتیان بە هیچ حیزب و دەسەڵاتێکەوە نییە ئەگەر یەک دوانێکی شیتیا بێ ئەوانیش هاتوونەتە سەر ڕێچکەی ئەوانەی تر کە ڕەبتیان بە هیچ لایەنێکەوە نەبێ بەداخەوە کە خەڵگە و قسەیاکە ڕەنگە هەر کەسەش
لە ناخی خۆیان لەگەڵ لایەنێک بێ. ئەمڕۆ کوردستان وای لێ هاتووە هەموو کەسێ سەر بە ئەحزابە، کاتێک کارێکی پێکەوەیی ئەەکەی، ناڕزایەتێکی پێکەوەیی ئەەکەی، ئەمە جیاوازە. طبعاً هەرێکە لە حیزبەکان ویستویانە ڕایکێشن بۆ خۆیان لەسەر مەرگی ئەوان. مەسەلەن ئێمە ئەزانین با ناوی هیچ حیزبێنێنین، بەڵام لە تەلەڤیزۆنەکانی خۆیانەوە کە بانگەشیان بۆ ئەوە کرد کە هەش بووە کە داوایانە کرد کە هەتا مانگرتن نەشکێنرێ، با مانگرتن نەشکێنرێ، بەڵام ئێمە ئەمان خەڵکە ناڕازیەکە ئەمەی قوبوڵ نەکرد، ناڕازێ ئەسڵەکە ئەوەی قوبوڵ نەکرد کە ئەوانە ببن بە قوربانی دەسەڵاتێکی بێباک. ئەگەر دەسەڵاتەکە باکی هەبوایە یا مەسەلەن سەقفێکی زەمەنی دانایە بیوتایە لە ماوەی مانگێکە لە ماوەی ئەوە نایە ئێمە داخوازیەکانتان جێبەجێکین، ئێمەش نەمانە هێشت ئەوان بمرن، بەڵام داخوازیەکان بەهات نایەتە دی بەداخەوە هیچ باکیان بە ژیانی خەڵک نییە. بڵێ ڕۆژی پێنجشەمبە مانگرتنەکە بەهۆی دۆخی خراپی جەستەیی ئەوانەی مانیان گرت بوو کۆتایی پێهات. تەبعاً خەڵک داوایان لێکردن و کە کۆتایی بە مانگرتنەکەیان بێنن. ئێستا چیە کرێت دوای ئەوە کە ئەوە کراوە؟ پلانی دوایی چییە و چۆن ئەیانەوێ دیسان ئەرەوەی کە ناچنە سەر ئیشەکانیان وانە هەر بەوە بەردەوام ببن یاک و ڕێگەیەکی کابینەوە بۆ ئەوەی کە داوای داخوازیەکانی خۆیان بکەن؟ ئەوان کاتێکە بەڕاستی مانگرتنیان شکانە وا بە ئاسانی نیانشکان، ئەو شۆش کە بۆ بەیانیەمە دڵخۆش بووین بەوەی کە ئیشکێنن، ئەوە بوو لە بەعزێ تەلەڤیزۆنەوە بەعزێ شت بڵاو کرایەوە قەراریان ناکە ئێسقانەکانیان لە خێمەکان بچێتە دەرەوە بەیت شێوەیە نایشکێنن. بەڵام ئێمە لە ناو بازار کاسبکاران هەموو خەڵک کارمان لەسەر کرد، ئەوە بوو بە شێوەیەکی شکۆدار خەڵکمان هێنا کە ناڕزایەتەکان پێپشکێنین. هەروەکوتم هەر لێواشە چەند لایەنێک هەبوو کە هاواریان نەکرد نابێ بیشکێنن بۆی ئەوان بمرن، ئەمان موچە وەرگرن، ئەمان سیاسەتەکە و بەرژەوەندیەکان بچێتە پێشەوە. بەڵام خۆشبەختانە قسەی بیشکێنن سەرکەوت و مانگرتنەکەمان پێشکان و بە تەظاهورەیەکی گەورە بردمانن بەرەو خستەخانە. بەڵام ئەوەی کە چی بکەین، طبعاً هەرمانگرتن نییە، مامۆسایان بڕیاریان ناوە کە بایکۆت بەردەوامە و لەوانەیە لە دوای ئەم وەرزی یەکەم کە ئیمتیحانی راوە هی حکوومیەکان طبعاً تایبەتەکاننا کە ئیتر لەویا خوێندنی ئەم ساڵ یا کۆتایی پێێنن یا موچەوەکو خۆی ئێرێ بە ڕێکوبێکی ئێرێ و موچەی مانگی 12 ژەیرێ یا بەردەوام بایکۆتی خوێندنگاکانە بن. ئەبێ فەرمانبەرانیش هەمان شێوە فەرمانگەیەکی گەورە هەر چەند کەسێکە چێتەوە دایرە، خەڵکێکی زۆر ناچێت طبعاً، ئەگەر وا بڕوا خەڵک ئەچێتە پەنای ناڕزایەکانی مامۆسایان و ئەوەش داخرێ، چونکە بەڕاستی داهاتێکی زۆر لە فەرمانگەکانەوە چێ. ئەگەر زۆرمان بۆ بێنن ئێمە دەرگای ئەو فەرمانگانەی کە داهاتی هەیە دای ئەخەین بەهێز و پشتیوانی مامۆستایانی ناڕزایەتی. اینجا ئەمە جگەلەوەی کە چەندین پلان هەیە بۆ بەردەوامبوونی ناڕزایەتیەکان. سبەینێ حەڤەی شوباتە لەوانەیە ئەگەر هەر نەبێت لەوانەیە شتێک بکرێ ناڕزایەتێ بکرێ، بەڵام ئێمە ڕێگامان کراوەیە پلانی تازەدا ئەنین خەباتەکانمان بە شێوەیەکی تر بچێتە پێشەوە، بە شێوەیەکی تر ئەبێ لە ئەخیرە ئەم دەسەڵاتە ملکەچکەین بۆ داواکارەکانمان. ئیتر چۆنە و چۆنی ئەەکەین ئەمە ئەبێ دانیشی ئەو خەڵکە ناڕزایەتیەوە کوتم لەژێر چەترێکە هەمووی کۆبێتەوە، هەمووی ئامادە بەکار بێ، هەمووی ڕێکخراو بێ بۆ ئەوەی کە پلانێ بدۆزینەوە بزانین چۆن دەسەڵات ملکەجەکەین، چۆن دەسەڵاتی زۆنی زەرد ئەهێنینە سەرخەت خۆدی و ئەو خەڵکە کە هەستا بەرەو دێگەڵە ڕۆی خۆدی و چیان بە خەڵک کرد. لەبەر ئەوە زۆنی زەرد ناتوانن بجوڵێنەوە. من تەسەور ناکەم خەڵکی هەولێر و دۆک و زاخۆ کە ئەهاتن بۆ پشتگیریکردنی مانگرتووان لەوێوە ئەهاتن، چەندین ئایلە هاتووە، خێزان هاتووە لە هەولێر و لە دۆک و لە زاخۆوە، بەڵام خۆیان داپۆشەوە بە ترسەواتونەتە ناو خەیمەکە و پشتیوانی خەڵکی سلێمانیان کردو و خەڵکی مانگرتوان و خەڵکی ناڕازیان کرد. ئێمە بێ ئەو خەڵکە بێنینە سەر خەت، ئەو خەڵکە ناڕازیە کۆکەینەوانێ لە دەوری داخوازیەکانمان، چونکە ئەم دەسەڵاتە هەروەکو وتم هێندە بێباکە،
هێندە بەرژەوەندی هەیە، هێندە سەرمایە گوزاری بەدەستەوەیە، نایەوێ لی تێکچێ بە هەر شێوەیە بێ ڕێگری لە خەڵکەکە. لە کۆتاییە هەر پێم خۆشە بۆ بینەرانی ئەمە باسکەن وەزی جەستەیی مانگرتوان ئێستا چۆنە دوایەوە کە چوونە خەستەخان و خەستەخانیان بەجێهێشتووە وەزی جەستەییان چۆنە؟ بەداخەوە من لەبەر ئەوەی کە پێش مانگرتن دی و من هەر سیانزەیان و لە دوای مانگرتنیش دی و من خۆ دەزانی شاشەی تەلەڤیزۆن کە خەڵک پیشانەیە جیاوازە لەوەی کە خۆی ئەبینی مباشر. زۆر کەسکەیان بینێ ئەڵێ وەڵا خۆ دەم و چاویان زۆر ئەوە بۆیە حەزەکەم ئەم قسەیە لێرە بە سەراحەت بکەم کە لە خەڵکم بیستووە لە شوێنان ئەڵێ لەبەر دەمی خۆ ماوتیانە وەڵا ئەو دەم و چاوە هی ئەوە نییە 15 ڕۆژ بێنانیان نەخوارد بێ، بەڵام شاشە وانە شاشە ئەوە واقع پیشان نایە ئەوەی خۆیانی بینی بێ و دوای مانگرتن بینی بنی ئەزانێت چەند وەزنیان دابەزیوە، چەند مانگرتن نەخواردن چەند تەسیری لە جومگەی جەستەیانی کردووە. وەروەکووتم لەژێر چاودێری دکتۆران ڕاستە چوونەوە ماڵی خۆیان، هەر ئەوەش کە بۆ خۆی ئەوەش بۆ خۆی گەندەڵیەکە و بە نابەرپرسیارەتی دەسەڵاتە هیچ نەبووایە با یەک مانگ لە خەستەخانە بیهێشتنایەوە بۆ ئەوەی بە تەواوەتی متابعەیان بکردنایە بیانزانەیەکەی ئەمانە وەکو کەسێکی احتیادی ئەتوانن مامەڵە بکەن. تۆ ئەگەر لە نزیکە خۆیان بدیایە ئەزانی کە چەند تەسیری تێکردوون. کەسێک من ڕۆژێکیان 12 سەعات نانم نەخوارد کە ڕۆشتمەوە لای ئەوان اینجا ئەزانم نان نەخواردن چەند تەسیری هەیە. قسە شێبیرە باتەوە باوەڕێ بێتیایانە بووە دقەیەک ئەو دقەیە شتێکی جێڕاوتە دوای ئەوە قسەکەی بیر چۆتەوانێت کە بەرەو بیرچوونەوەژە چوون چونکە شەکریان زۆر شەکریان بە تایبەتی زۆر دابەزیوە، هەیە زەختی دابەزیوە، هەیەە جگەری ئەزێتی گەیشتووە، گورچی لێ ئەزێتی گەیشتووە، خۆیان نزانن بۆیە لێرەوە ئەیڵێم ئەمانە خۆیان ئەیزانن ڕۆژانە. بەڵام من هەر لێرەوە سپاسی ئەو تیمە تەندروستیە عەزیمە بەهێزە ئەەکەم، سپاسی ئەو خەڵکە ئەەکەم کە هێز و ئیرادەی یا بۆ بەرمانگرتووان بەڕاستی تیمی تەندروستی ئەوانی لە ژیانە هێشتەوە سەری ڕێزیان بۆ دانەوێنم، هەرچەند هەر وەکو چۆن سەری ڕێز و خۆشەویستی بۆ مانگرتووەکانی هاوڕێمدا ئەنەوێنم، هەمیشە سەربەرزم پیانەوە ئێمە ڕێگەی ئەوان تەواوەکەین وعدیشمان پیاون کە شەرت هەرمانگرتن نییە، ئێمە لە خەباتی خۆمان لە داخوازەکانی خۆمان بە هیچ شێوەیە ناوەستین دەسەڵات ملکەجەکەین. بەڵێ زۆر سپاس نەخەدەخان بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا. تاقان زۆر باسی لایەن و شتی کە زۆر کراکە باش ئەوە بوو کە ئەو لایەنانە بۆ خۆیان لێرە بوایەتن و بۆ خۆیان ئەوان قسەی خۆیانیان بکردایە، بەڵام ئێمە بەبەستمانەوە بوو کە چۆنیەتی ئەو مانگرتنە و چۆنیەتی چوونە پێشەوە و وەزیەتی ئێسەی خوێندن و مامۆسایان بە بینەرانی خۆمان بگەێنین ئەگەر قسەیەکی جیادەوەش کراوە کە ئەوە ئێمە داوای لێبرد نەکەین و هیوادارین بتوانین ئەگەر بکرێ لایەنی بەرپرسیش بتوانێت بەشداری بکات لە بتوانین لە بەرنامەی داهاتووە یا لە بەرنامەهایەکی ترا لەسەر مۆزوعی قسە بکەین. زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا. سپاس بۆ هیوادارم پەیامێکم گەیان دەبێ و مانگرتوانمان بەدڵیان بێ. زۆر سپاس، زۆر مەمنون. سپاسیەوە. بڵێ بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بۆ جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی وزارەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ بەهات خوازم.